دەوڵەتی فاشیستی تورک هەمیشە هەموو یاسا و پێوەەر و ئەخلاقە ئینسانی نێودەوڵەتیەکانی بەزاندووە، هەموو پەیماننامەکانی شکاندووە کە ئەو پەیماننامە و ئەخلاقانەی کە جەخت لەسەر پێکەوە ژیانی گەلان و لەسەر ئازادیەکان و لەسەر مافەکانی ئینسان و مافی گەلان دەکەنەوە. ئەوەی کە لەو درێژەشدا لە زاپ و ئەو ناوچانەوە لە ناوچەکانی دیکەشدا ڕوویداوە و ڕوودەدات و لە ئایندەشدا دەوڵەتی فاشیستی تورک بە هەمان شێوە هەر ئەوەی لە چاوەڕوان دەکرێت جۆرێکە لە ئەخلاقی بەدەخلاقانەی دەوڵەتی فاشیستی تورک. ئێمە بە بەرچاوی جیهانەوە کە جیهان نایەوێت بمان بینێ، بە بناگوێی جیهان کە نایەوێت بمان بیستێ، دەمی جیهانێک کە دەمی خۆی گرتووە و لە ئاستی خەباتی کوردان و قوربانی کوردان و دەستدرێژی دەوڵەتی فاشیست تورک و دەوڵەتە فاشیستەکانی دیکە بەرامبەر بە خەباتی ڕەوای گەلی کورد بەکارهێنانی چەکە کۆکوژ و دژ بە پەیماننامەکان زیاتر سوورمان دەکات لەسەر خەباتی خۆمان، زیاتر هانمان دەدا بۆ یەک ڕیزی نەتەوەییمان، زیاتر وامان لێ دەکات کە خەباتەکەمان درێژە پێ بدەین و بچینە ئاسێکی دیکەوە. داوا لە گەلی کوردەکەم بەر لە هەر کەسێک، داوا لە یەکێتی نەتەوەیی کوردەکەم، داوا لە کۆمەڵی نێودەوڵەتی لە هەموو ڕێکخراوە مەدەنی و یاسایی و جۆر بە جۆرەکان کە لە ئاس ئەم تاوانانە و تاوانەکانی دیکە لە جینۆسایدکردنی ئینسان، لە ئیکۆسایدی ژینگە، لە چەسانەوەی هەموو بوونەوەرێک و هەم زیندەوەرێک لە ناو خاچی کوردستان دەنگ هەڵبڕن بێنە دەنگ، یەک ڕیز بن، یەک دەنگ بن بۆ ئەوەی سەروەری ئینسانی، سەروەری ئەخلاقی کەرامەتی ئینسانی، حورمەت بۆ خۆمان بۆ وڵاتمان دەستەبەر بکەین، نێڵین پێشێل بکرێ. ئێمە جارێکی دیکە ئەوە دووپات دەکەینەوە کە ئیرادەی گەلی کورد نە بە چیمیا باران نە بە داگیرکاری ناشکێ، ئەوەی لە کۆتاییدا دەبێنێتەوە سەربەرزیە، ئیرادەیە، یەکێتی نەتەوەیە، ئەو خەباتەیە کە ئێمە درێژێ پێدەین و ئەو ڕێبازێک کە لەسەری دەڕۆین. تای دنیادا بەرژەوەندیە نێودەوڵەتیەکان دوور لە هەموو بەهاو، دوور لە هەموو ئەخلاقیەتێکی پەیوەنددار بە مافی مرۆڤ، بە ئازادی، بە دیموکراتی چاویان داخستووە لە بەرامبەر ئەو پێشێلکاریانەی کە بۆ بەرژەوەندی تایبەتی دەگوزارێ. بە تایبەت دەوڵەتی تورکیای فاشی لە دوای شکستە یەک لە دوای یەکەکانی کە نەک جاری یەکەم، ڕاستی ئەمە چەندین جارە پەنا بۆ بەکارهێنانی چەکی قەدەغەکراوی کیمیایی دەبات بۆ شەکسپێهێنانی ئیرادەی گەلی ئێمە کە ئیرادەی گەلی ئێمە بێشک زۆر لەوە باڵاترە و ئیرادەی گەلی ئێمە وەک قەندیل لە بەرامبەر ئەوە دەوەستێ، بەڵام دۆخەکە ئەوە دەخوازێت ئەمە بگەێنرێت بە ڕای گشتی و ئەوە دەخوازێت کۆمەلگای ئێمە لە ئاستی گروپە بچووکەکانیدا بێتە دەنگ، خەڵک بێتە دەنگ، ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی ڕۆژنامە نووسەکانمان بێتە دەنگ، پێویستە ئەم دیمەنە بگوازرێتەوە بۆ خەڵک لە ئاستی دنیا، پێویستە ڕایەکی گشتی دروست بێت بۆی ببێتە فشارێکی مەدەنی. ئەمە بسەلمێنرێت کە دەوڵەتی تورکیا دوور لە هەموو بەهاوری یاسا و ڕێسایەک ئیرادەی گەلی ئێمە شەڕی لە بەرامبەر ڕاگەیاندووە، دەیەوێت نیشتیمانی ئێمە، درەختی ئێمە، شەڕوانی ئێمە، شۆڕشی ئێمە، تەنانەت شکۆی گەلی ئێمە بشکێنێ. بۆیە دەبێ ئەم هێرش و پەلاماردان یعنی قەدەغەکراوانی دەوڵەتی تورکیا بەکاری دێنێ لە ئاستی خەڵکدا پرۆتستۆ بکرێ و لە ئاستی خەڵک و ڕۆژنامەنووس و کۆمەلگای مەدەنی ببێتە بابەتێکی گەرم بۆی دنیا لە ئاستی خەبەری بێتەوە و هەمومان پێکەوە بەگشت ئەو نائینسانیەتەدا بینەوە کە هەم لە ئاستی دنیادا لە بەرامبەری بێدەنگە هەم دەوڵەتی تورکیای فاشیستیدا بەردەوامە بۆ شکستپێهێنانی ئیرادەی گەلی ئێمە.